بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی پێزبوونی یەکێتی لە بەغدا. کاندیداکان یەکێتی دەچنە بەغدا دەیانەوێت چی بکەن، چۆن خزمەتی خەڵکی کوردستان بکەن، پلان و پرۆژە و بەرنمەیان چییە لە چوارچێوەی لیستەکەیاندا. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز خاتوما باشە حەمامین، کاندیدی ژمارە 16ە لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی و هەڵەبجە بەگشتی. هاتوومە بەسڵاو لێ بەخێر بوو دەتوێت بچتە بەغدا. من سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە بۆ پرسی ڕۆژ. دیارە چوونمان بۆ بەغدا بەگوێرەی بەرنامە و ئەو استراتیژیە سەرەکیە کە بە دروشمی هێزی توین لە بەغدا لە هەمان کاتا بە بەرنمەیەکی استراتیژیەکی بەهێزەوە کە ئامانجمان ئامانجی نەتەوەکەمانە کە نەتەوەی کورد بە گشتی و ئامانجی قوربانیەکانمانە مەسلەی ئەنفال و کیمیاباران و چۆن بتوانن داکۆکی لەکەن و ئامانجی سەرەکیشمان ئامانجی مادەی 140 کە یەکێکە لەو مادانەی کە ئەبێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە و ئامانجە گشتیەکانیشمان هەیە. دیارە ئامانجە گشتیەکانمان خۆی لە زۆر بوارە ئەگرێتەوە لە مەسلەی کەرتی کشت و کاڵە لە ڕووی ئاوەدانکردن و ئاژەڵداریە و کەرتی پیشەسازیە و کەرتی بازرگانیە و خزمەتکردنی تەواوی ناوچەی هەرێمی کوردستانە بەگشتی کە چۆن بتوانین لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە کار و بەرنامە و پرۆژەکانمان بە تیمێکی هێزێکی گەورەوە کە بەرنامە جوانەکە یەکێتی نیشتیمانی کوردستان تیا دەستەبەر بکەین. ئەمە خاڵی ئەساسیە کە ئێمە ئامانجی سەرەکیمانە. باشە منجی سەرنج بوو دەڵێ بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەچینە بەغدا. هەوڵەکانتان چی دەبێت، پلانتان چیە؟ مادێکی دەستوریە چەند ساڵە هەوڵی بۆ دەدرێت، پێت وایە کە بەجددی هەوڵی بۆ نەدراوە بۆیە جێبەجێ نەکراوە؟ بەڵێ دیارە ئاستەنگیەکان کە دروست بووە لە ناو هۆڵی پەرلەمانە ڕەنگە هۆکارێک بێ بۆ ڕێگیریکردن لە جێبەجێکردنی مادەی 140 دەبواە لە ساڵی 2010دا کاری لێسرات. یەکێک لە هۆکارەکان ئەوەی کە ئێمە ئاگاداری مەسلەی ڕاپرسیە کە تا ئێستا ڕاپرسێکی گشتی بۆ ئەو سنوورە نەکراوە کە پێویستە بکرێ بۆ یەکلایکردنەوەی کەرکووک و ئەو ناوجانەی کە لە بەخار نەقینیشەوە پێویستە کاری باشی لەسەر بکرێ. ئەمە پێم وایە ئەمە کارکردنێکی باشی ئەوێ ئیشەڵا ئێمە ئەمانێ بەو تیمە هێزەی گەورەی کە کورد بتوانێت جەخت لەسەر جێبەجێکردنی ئەم مادەی 140 بکەین کە مادەیەکی دەستوریە کە پێویستە کاری لەسەر بکەوە. هەموو مادەیەکی دەستوری پێویستە ئەنجامەکەی لە ڕووی یاسایە بە پرۆژە کاری لەسەر بکەین و پێداگری لەسەر بکەین. باشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە تۆ لە نێوم حزبەدا خۆکاندید کردووە، گرنگی جێبەجێکردنی مادەیە چییە؟ پێت وایە ڕوویای یەکێتی جیاوازترە لە هەندێ هێزولایەنی دیکەش لە جێبەجێکردنی مادەیەدا؟ جددیە لە جێبەجێکردنی مادەیەدا؟ بڵێ مادەی 140 خۆتازانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بناغی دانانی دەستوری عێراق پشکی شێری بەرکەوتە. ئەو کاتە بەڕەحمەت بێ سەردەمی جەنابی مام جەلال بووە، هەمیشە بە تواناکانی خۆی و بەهێزەکەی خۆیەوە کە ئاماژەی بە تایبەتی بەو ناوچانە کردووە. مەسلەی کەرکووک مەسلەیەکی گرنگ و ئەهمێتێکی گەورەی هەبووە لە خەباتی ڕزگاری خوازی میلەتەکەماندا، بۆیە ئەو مادە چەسپیوە لە پێناوی ئەوەی کە ئامانجێکی گەورەی لە پشتە کە مەسلەی کەرکووک و خانەقین و تەواوی ناوچەکان. ئەمە ئەولەویەتی ئیشی یەکێتی نیشتیمانی کوردستانە، پێویستە ئێمە جەختی زیاتر لەسەر بکەین لە پێناوی گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان کە ئەمە خەبات و تێکۆشان و هەزارەها شەهید قوربانی داوە لە پێناوی قەزای کەرکووکە و هەموو ئەو ناوچە زیان لێکەوتوانەی کە لە دەستوری هەمیشەی عێراقا هاتووە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان مەسلەی دەستور پشکی شێری بەرئەکەوێ و لە نووسینەوەی دەستوری عێراقا یەکێکە لە مادە ئەساسیەکان کە پێویستە ئێمە کاری باشی لەسەر بکەین. باشە لە ئەو بۆ ناوچە جێناکۆکەکان لەسەرا سێرەمی کوردستان دەتانەوێت چی بکەن لە بەغدا؟ ڕۆژانە بەر خەڵک دەکەون، دەچن داوای دەنگیان لێ دەکەن، ئەوان چی بێەوە دەڵێن؟ خواستیان چیە؟ داواکاریان چییە؟ دیارە داواکاری خواستی جەماوەری هەرێمی کوردستان بە شێوەیەکیشی جێبەجێکرد و بنبڕکردنی
ئەو شێوازی موچەخۆرانە بەگشتی کە پێویستە تەسبیت بکرێ و چیتر بە شێوەی هەواڵ و ئەوە موچە نەدرێت بەخەڵ لە کات و ساتی خۆیان موچەی ماڵانە هینی فەرمانبەران و مامۆستایان بە شێوەیەکی گشتی جێگیر بکرێ و شایستەدارەکانی هەرێمیش لە هەمان کاتە جێ خۆی بکرێ بۆ ئەوی بتوانێت لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی خزمەتگوزاری هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی کە زەرمەندی یەکەم بوون لە هەموو نەهامەتیەکانی دەستی ڕژێمی دیکتاتۆری بەعەز ناوچەی هەڵەبجەیە پارێزگا کراوە کە ئێستا پێویستە ئێمە کاری باش لەسەر بوون بە پارێزگا کە کراوە بۆی بتوانین تەواوی دام و دەستگاکان کە وەکو پارێزگایەک بتوانین لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە لە ڕووی ئاوەدانی و لە ڕێی خزمەتکردن و لە ڕووی تعویزی ئەو ناوچانە بە ناوچەی گەرمیان و چەمچەماڵ و تەواوی ئەو ناوچانەی کە بەرکەوتەی ئەنفال و جینۆسایدی میلەتەکەمان و کە مادەیەکی دەستوریشمان هەیە کە ئەویش بەداخەوە تا کوێسە ئێستا توانم بڵام ئەوش نەچۆتە جوارچێوەی هینە من لەبەر ئەوەی کە خۆم بەرکەوتەی ئەنفال و کیمیاوان بۆیە باش ئەتوانم ئەو لیژنێکی تایبەت هەیە بتوانین کار لەسەر ئەو مادە دەستوریە بکە لە ڕووی یەکەم خاڵکە ئەوەی کە ئێمە زەڕورە کاری لەسەر هەموارکردنەوەی مادەیە کە بەداخەوە کە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن لە ڕووی تعویزەوە تعویز لە ڕووی ئاوەدانکردنەوە تەواو ڕووی نەکردوێتە ئەو ناوچانە کە ئەمە ئەرکی حکوومەتی عێراقیە پێویستە ئەم مادە بخاتە بواری جێبەجێکردنەوە مادەیەکی وای دانا و بە تایبەتی لە ڕووی تعویزەوە کە شمولی ناوچەی ئەنفال و کیمیاباران کرد لە ڕووی تعویزەوە ئەڵێ تەنها لە ساڵی 2003 بەو دوا شمولی ئەو تعویزە ئەکاتە بۆیە ئێمە ئەمانێ ئەم مادە هەموار بکەینەوە بۆی ئەوەی میلەتەکەمان بەسەر پێش 2023 نییە بەڵێ یعنی ئەوە غەدرێکی گەورەیە کراوە لەو شوێنانەی کە بەرکەوتەی ئەنفال و کیمیابارانن بۆیە پێویستە ئەو مادەی ئێمە گۆڕانکاری بەسەرا بێنین تاوەکو لە دوای بڵێن 1992ەوە تەواو شمولی هەموو ناوچەکان کە بە تایبەتی ئەوانەی ئاوارەی ئێران بوون و کە گەڕاونەتەوە ئەوان مادەکەیان وە ڕێکخستووە کە تەواو ئەو ناوچانە نەگرێتەوە بۆیە لەبەرەوە ئێمە کاری باش یەکەم خاڵمان ئەوەیە بێکە ئیش لەسەر ئەو لیژنەیە بکەین و جارێکە هەمواری بکەینەوە بۆ شمولی تەواوی هەموو ناوچەکانی بەرکەوتەی ئەنفال و کیمیابارانش بگرێتەوە مەخاڵێ ئێمە پرۆژەیەکی کەشمان هەیە بۆ خزمەتکردنی تەواوی پێشمەرگە دێرینەکان و کەم ئەندامانی سەنگەر هەروەکو چۆن یاسای زیندانە سیاسیەکان هاوتای زیندانە سیاسی عێراقدا وەختی خۆشی ئەم مەلەفە بەدەستی من چۆتە پەرلەمان و خۆشبەختانە کە ئەبینمەوە ئەوەش بۆتە یاسایەک ئەمانەی یاسای پێشمەرگە و یاسای کە مندامانی سەگەر و بەڕێخستنە دێنەکانەوە بە پرۆژە و کە ئێستا ئامادە کرا و کاریشمان لەسەرکەوە ئەمانەی ئێوەش ببەرینەوە هۆڵی پەرلەمان تاکو ئەوەش یاسایەکی تەواوی بۆ دەربکەین و هەموو نەوەکانیشیان سودمەند پرۆژە یاساکە تۆ نووسیوتەوە؟ ئێمە وەکو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان لە کاتێکا کە خۆم ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستانین خۆشبەختانە مۆڵەتیشمان وەرگرتووە لەسەر ئاستی عێراق بۆیە زۆر باش ئەتوانین ئەم یاسایە بەرینە ناو پەرلەمان بۆیە بیکەینە پرۆژەیەکی دەنگی لەسەر بگرێن تەواوی مافەکانی کەم ئەندامانی سەنگەر و پێشمەرگە تێکۆشەرەکان و هەموو ئەوانەی کە ڕۆژێک خەباتیان کردووە بۆ میلەتەکەمان بتوانین ئەم پرۆژە بخەینە بواری جێبەجێکرد و بیکەینە یاسا تاکو تەواوی شایستەدارایەکانی هەم پێشمەرگەکە خۆی و هەم نەوەکانیشیان بتوانن زۆر پرۆژەکە جواندا ڕێژراوە لە هەموو ئیمتیازێک ئەمە لە بەغدا ئێمە ئێستا لە ڕێگەی ئەو شوێنانی کە تایبەتمەدی بە تایبەتی لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەران و بەڕێوەبەرایەتیەکان کە هەیە خۆتە زای لە ئاستی عێراقا ئەمە کاری لەسەر کراوە و براوەتە بەغدا لە ڕێگەی بەڕێز کاک جەمیل هەورامی و کاک جەبار یاوەرەوە ئێستا ئیشی لەسەرەکرێ بۆیە بە ئامانەتەوە ئەیانێ ئەو پرۆژە تەسلیمی من بکەن بتوانم لەناو هۆڵی پەرلەمانە کاری باشی لەسەرکەین و بیکەینە پرۆژە یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەرکی و تێچوونەکەی لە حکوومەتی عێراقی بیگرێتە ئەستۆی خۆی باشە لە ناوچەیەک زۆر جار ئەنی بۆ نمونە لە ناوچەی هەڵەبجە و شارە زۆر و لەو جێگانش شوێنی کارکردنیەوەشە چ شتێکەیە چه پلان و بەرنامە و پرۆژێکت هەیە بۆ ناوچانە
دیارە ناوچەی هەڵەبجە بە شارە زۆر و هەورامان و ئەو شوێنانەی کە پێویستە خزمەت بکرێ یەکەمین کە ئێمە ئەم ساڵ خۆشببختانە لە مانگی حوتە لە ئەو پرۆژه یاسا پارێزگابوونی نوێزەمین پارێزگای عێراق چواربواری جێبەجێکردنەوە یەکەم شت ئەبێ ئێمە هەوڵ بین دام و دەستگاکانی ئەو پارێزگایە هەمووی بکرێتەوە و ڕووی ئاوەدانی ڕووکاتە ئەو شارە چونکە بەڕاستی ئەبێ سیمای پارێزگابوونی پێوە دیار بێ هەر لە دەواازگای و کاتێک کە کاوڵاتیان جەماوەری لە هەموو ناوچێک خۆتەزانی ناوچێکی گەشتیاریشە ئەو ناوچە خەڵک زۆر ڕووی تێکە سیمای بە پارێزگابوونی پێوە دیار بێت لە ڕووی ئاوەدانی و بە تایبەتی ئێمە دەشتی شارە زۆرمان هەیە ئەبێ هەوڵ بن کەرتی کوشت و کاڵ لەو ناوچە لە ڕووی ئاوداری و ئاژەڵداری و فراوان بکەین ئەو کەرتە ئەبێتە مای دۆزینەوەی هەلی کار بۆ تەواوی ئەوانەی کە بێکارن ئەوانەی کە تەخەڕوجی زانگۆ و پەیمانگاکانن لە ڕووی پرۆژە و کۆمپانیا و بتوانن خزمەتی ئەو ناوچەی پێ بکرێ و گەنجەکانی ئەولەویات بدێ بە ئەو سنوورە لە هەمان کاتە ئێمە کەرتی پیشەسازیشمان پێویستە کە کردنەوەی کارگەی گەورە بۆیە بتوانێت ئەوەش جارێککە کۆمەڵی گەنج ئەتوانێت لەو کەرتە پیشەسازیانە کرا وە گەشت و گوزار خۆتەزای ناوچەیەکی گەشت و گوزاریە ناوچەی هەورامان هەیە ناوچەی نەورۆلی هەیە ناوچەی هەموو ئەو ناوچە جوانانەی زۆر جوانە سروشتەکەی جوان ئەتوانێت ئەمە ببووشێ بەداخەوە ئەبێ ئێمە هەوڵەکانمان چ بکەین و لە ڕووی کەرتی گەشتیاریشەوە پرۆژەی گەورەی جوان بهێنرێتە ئەو ناوچانەوە تاکو زۆرترین گەشتیاری ڕووکاتە ئەو ناوچە وەکردنەوەی دەواازەی گومرگیە بە تایبەتی کە ئەمە ئەتوانم بڵم لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەتوانێت دەواازەیەکی گومرگی ڕسمی لەسەر سنوورەکان بگرێتەوە بۆی هەلی کار و بەرهێنان و بازرگانی لەوێ حرەکەیەکی باش بکرێتە ئەو ناوچە و گەنجەکان سوودمەند بن لەوێ و بتوانین عفوشیان بۆ وەرگرن لە وەرگرتنی باش ئەمە دیارە پرۆژەیەکی گشتیە و لە هەمان کاتە ئەمانەیە خزمەتی گەنجان و ژنانی پێ بکەین بە هەولی کار بدۆزینەوە بۆ تەواوی ژنان بتوانن بە دەستی خۆیان بەرهەمی خۆیان بەدەست بێن و بتوانین ئەو خزمەتی کە خۆیان ئەیکەن چ بۆ گەنجان چ بۆ ژنان بەداخەوە کە ئێستا تەعینات نییە بتوانین بە پرۆژە یاسایەک بۆ خانشینیان لە ئایندەدا پێخانشین بکرێت. دەست خۆش لە کۆتاییدا چی بە دەنگدەرەکان تەڵێوانی بەنیازن دەنگت پێ بن ئەوانەی بەنیازن دەنگی پێ نەدەن ئەوانەی بەنیازن ڕنگ بە یەکێتی نەدەن وەڵام من تەواو دەمم ڕوەکەمان تەواوی جەماوەری هەرێمی کوردستان بە تایبەتی بازنەی سلێمانی من کاندیدم لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 16 هیوادارم ببمە جێگەی متمانەی تەواوی بازنەی سلێمانی بتوانم خزمەتێکی گەورە و هەروەکو چۆن پێشمەرگە ئازا خەبات و تێکۆشانمان کردووە ئەمەیە بۆ شەڕی جەنگی مەیدانی بەو هێزە قورسەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بچینە هۆڵی پەرلەمان تاکو بتوانین تەواوی ئامانجە گشتیەکانمان ئامانجە نەتەوەیەکەمان کە کووردە دەستەبەریکەن هیوادارم ببمە جێگەی متمانەیان و ژمارەکەم 16 بە ئومێدی سەرکەوتن بۆ لیستەکەشمان. پێی سەرکەوتن خاتومە باش خەمامین کاندیدی ژمارە 16 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان بەردەوامین لە دوای شێکی کورد.